زاروک ji zaroktiya xwe ve dema ku mirov giringiyê bide bi behre û hezên wan helbet di dema jiyanê de yan jî bi mezinbûna xwe ve wê zarokeke tendurist ji wê zarokê derkeve. Ji ber ku te giringî de behre û hezên wê û gelekî çalak dibe di nava jiyanê de. Em ê ji we re behsa sozyar bikin. Sozyar keçeke ciwanî 6 salî ji hewlêra paytexta hespekî wê heye ew bi xwe hespswarekî gelekî zîrek e. Hespê wê jî rêk temenê wê ye. Ew jî 6 salî ye. Sozyar behs divêt ke ku çawa hespswariyê dike û ji kê fêr bûye û heza wê çawa çê bûye. Dayk û bavê û malbata wê jî gelekî palpiştin û gelekî giringiyê didin heza keça xwe. Vêca sozyar di parlamentoya de bejdar bûye, pileyên yekem bi dest anîne û heza wê ew e ku di parlamenteyên cîhanî de yên navdewletî jî bejdar bibe. لەگەڵ براکەی هاتووە و خۆی بۆ ڕۆتینێکی ڕۆژانە ئامادە دەکات. سۆزیاری سوارچاک دەڵێن بچووکترین ئەسپ سواری کوردستانە. ئەو کە هێشتا 6 ساڵی تەواو نەکردووە ساڵ و نیوێکە بۆتە هاوڕێی ئەسپ. سۆزیارگان چەندێکە تۆ ئەم ئەسپ سواریەکەی چۆن حەزت چووە ئەسپ سواری؟ تقریبان ساڵ و نیوەکە لە ناخولیای ئەسپ سواریمە بخۆم یەکەمجار بڕە دەمزانی دوای بڕە کاتێک کە دایک و باوکمەوە ئەسپیان لۆکڕم بێت زۆر خولیام کە تەسە ئەسپ سواری. باشە تۆ ئەوەنە حەز بە ئەسپ سواریەکەی هیچت لە ئەسپە زانی لە جۆرەکانی ئەسپ ئەسپەکەی تۆ چ جۆرە ئەسپەکە؟ ئەسپی عەرەبی. ئەسپی عەرەبیە تۆزە باسی ئەسپەکەتم بۆ بکە بزانم. ئەسپەکەی من ئەسپی عەرەبیە یعنی عەرەبێکی ئیحتیاجی بەڕاستی زۆر باشتر. هەفتانە زوو سەردانیەکەی زوو ئەسپ سواریەکەی هەفتەی دوو جارە هاتە. ئەوەی سوارچاکە بچکۆلەکە دەیکات بۆ ئەم تەمەنە کارێکی ئاسان و ئاسایی نییە. ئەو هاوڕێتی گیاندارێک دەکات کە زۆر منداڵ لە تەمەنی ئەو لێ ڕادەکەن. لە بەختی باشی سۆزیار لە ماڵباتەکەیدا سوارچاکی زۆر هەن جا لەوەی کە دوو خوشکیشی ئەسپ سوارن. بەڵام براکەی پشتیوانێکی باشێتی و ڕۆژانە دەیهێنێتە ئێرە تاوەکو ئەسپەکەی تاو بدات. ئێمە وەکو خانەوادەی سۆزیار زۆر دڵخۆش بووین سۆزیار کە ئەو خولیایی ئەسپ سواری هەیە وەش وای کرد کە سۆزیار ئەنی کە بگەیشتە و ئاستەی ئێستادا کە ببێتە ئەسپ سوارێکی لێهاتوو وەکو پشتگیریەکی ئەو من و خوشکەکەم هەردووکمان ئەسپ سوارین و ئەوە ژوای کرد کە سۆزیار بەردەوام بێت لە ئەسپ سواری و بگاتە ئەو ئاستەی ئێستادا. چاو نەترسی و لێهاتووی سۆزیار وای کردووە ڕاهێنەرەکەی زۆر لەگەڵیدا ماندوو نەبێت. لەو ماوەی کە لەگەڵیدا ڕاهێنان دەکات بە تەواوی ڕێنماییەکانی لەگوێ دەگرێت و جێبەجێیان دەکات. نزیکەی 6 مانگ دەبی سۆزیار هاتە لامان ئەلێرە پەرەی زیاترمان پێدایە. ئێستا سۆزیار توانم برێم یەکەکە لە ئەسپ سوارە باشەکانی فێرگەکەمان و لەگەڵیشی زۆر مرتاحم لە کاتی تەمرین پێدانی کچەکی زۆر زیرەکە تەمرینەکان بە ئاسانی وەردەگریتن ینی زوو فێر دەبی زوو فێری شتەکان دەبی کچەکی چاو نەترسە هەتا ئێستا ینی زۆر مرتاحم لەگەڵی زۆر باش هاتوینە. بەهێز ناوی ئەو ئەسپەیە کە بۆ ئەم بچکۆلە بلیمەتە لە هاوڕێیەک زیاترە پێکەوە ڕۆژانە تەراتێن و خارخارێن دەکەن. سۆزیار لەگەڵەوەی تەمەنێکی بچووکی هەیە بەڵام بەشداری لە چەند پەڵانیەتێکدا کردووە و دەستکەوتیشی هەبووە. ئەسپەکەت کاتێکە لەگەڵی خەریکەبی خۆت خاوێنی دەکەیتەوە چی لێ ئەەکەی؟ مەخۆم پرچیلۆ دادێت مخۆم پرچیلۆ کەزی دەکەم ناولاقی لەو خاوێنەکەمەوە قەشایری دەکەم. زۆر باشە.
باسی پاڵەوانێتیم بۆ بکە تا ئێستا چەند جار بەشداری پاڵەوانێتیت کردووە؟ دوو جارەنە لە بتوڵەی نێودوڵەتی هەولێر بەشداریم کردووە بە تەمای خۆی گەورە هەردووکە پلەی یەکەم بەدەستی داوە ئەو جارە خۆم حازرەکەم لە 80 سانتیمیلە و بتوڵەی نێودوڵەتیش دووبار بەشدار لە بتوڵەکانە تۆ بەشداری چێکە ینی بە ئەسپەکەت بەرز هاردانە؟ جام یعنی لە سەداری پاس جامپەکەی سۆزیارگیان پێم بڵێ بزانم تەمەنی ئەسپەکەت چەندێکە چەندی کیشە لە لاتە؟ 5 مانگەلەک نەمنام تەمەنم 6 ساڵام ئەوەش تەمەن 6 ساڵ یعنی تەمەنی هەردووکتان وەکو یەکە بێکەوە گەورە بن ئینشەڵڵا تەمەن درێژ بن هەردووکتان ئەسپەکەتە زۆر خۆشە؟ ئەرێ وەڵا زۆرم خۆشەوە ژەمی زۆر خۆشتەیە یعنی هەر بێکەوە ئەگونجێن هەر کاتێکی ئەفتەی دوو جارە و هەر نێمەک نیەس بدەکەم کە خەریب دەکەوی ئەویش خەریبم دەکات. هەرچەند ئەسب هاوڕێیەکی لە مێژینەی مرۆڤە بەڵام گەشەی دانیشتوان و ژیانی شار وای کردووە سۆزیار و ئەسب دۆستانی هاوشێوەی تەنیا بتوانن بە شێوەی کەم و سنووردار لەم فێرگانە بە خەونەکانیان بگەن. کورت مێژوویەکی دێرینی هەیە لەگەڵ ئەسب سواری ماوەی چەند ساڵێکیشە لێرە چەند فێرگەیەکی تایبەت بە وەرزشی ئەسب سواری کراوەتەوە گەورە و بچووک ئەوانەی حەزی فێربوونیان هەیە بە شێوەیەکی پرۆفیشناڵانە و ئەکادیمیانە فێری وەرزشی ئەسب سواری دەبن. ڕۆژانە عەبدوڕەحمان ڕوودا و هەولێر.